هەر لەسەرم پرسە زیاتر قسە دەکەم میوانەکەم دکتۆر غازی فەیسەڵ بەڕێبەری سنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتژیەکانە لە کالیفۆرنیای ئەمریکاوە لەگەڵم دەبێت. دکتۆر غازی، هێرشەکانی گروپا چەکدارەکان بە ناوی بەرەی مقاومە بۆ عراق زیادی کردووە لە بەرامبەردا ئەمریکاش کاردانەوەی هەبوو. پێتان وایە ئەمە تەنیا پەیوەستە بە شەڕی غەزەوە لە نێوان حەماس و ئیسرائیلەوە یا ئامانجی دیکەی لە پشتە؟ سڵاو لە جەنابیشت، سپاس بۆ میوانداریکردنم. بڕوام وایە کە بابەتی ئەو هێرشانەی کە هەیە زۆر پەیوەست نین بە شەڕی غەزەوە یاخود پەیوەست نین بۆ ڕووداوەنی کە لە غەزە ڕوودەدەن، چونکە ئەو گروپە چاکدارانەی کە هێرشەکان ئەنجام دەدەن لە ژێر ناوی مەقاومەی ئیسلامی هێرشەکانیان ئەنجام دەدەن لە عێراق، خۆیان ناوناوە بەرەی مەقاومە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، چونکە ئەو گروپانە هێرشێکی زۆریان کردووەتە سەر بنکەکانی ئەمریکا. پێشتریش باڵوسخانەی ئەمریکایان کردبوو ئاماژ لە ڕێگەی کاتێشا و درۆنەوە. هەروەها هێرش دەکەنە سەر ڕاوێژکارە ئەمریکیەکانیش لە بنکە عێراقیەکان، بۆ نمونە لە حەریر و عین ئەسەد، هەروەها ناوچەکانی دیکەیش. ئەو گروپانە کۆمەڵێک هێرشیشیان کردووەتە سەر فڕۆکەخانەی هەولێر و ناوچەکانی دیکەش کە پەیوەستن یاخود نزیکن لە ئەمریکەوە. هەندێک ناوچیان کردوتە ئامانج کە ئەسڵ خەڵکی مەدەنی لێیە. بۆ نمونە هەندێک ناوچیان لە هەولێر کردوتە ئامانج یاخود لە عێراق کردوتە ئامانج کە تەنانەت شوێنی بەرهێنانی غاز بوون یاخود نەوت بوون کە پەیوەست نەبوون بە شەڕەوە. هەر لەبەر ئەوە پێم وایە کە بەرەی ئەو بیانوەی کە بەدەستیانەوەیە کە دەرکردنی ئەمریکایە ئەوەندە پەیوەندی بە شەڕی غەزەوە نییە، بەڵکو ئەوەش بەبەستیانەوەیە ئەمریکا دەرکەن. ئێستا ڕوو دەدات یەکلاکردنەوەی ململانیەکانی نێوان ئێران و ئەمریکایە لە قۆناغێکی دیکەدا لە نێو گۆڕەپانی عراقدا؟ پێگومان زۆر ڕاستە و قسەیە. ئەوە چەند ساڵێکە ڕوو دەدات. ئێمە دەیبینین کە ئامانجی استراتیژی ئێران ئەوەیە کە عێراق کاتە مەیدانێک بۆ ئۆپراسیۆنە سەربازیەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لە ناوچەکەدا. ئەمە پلانی ئێرانە. قسەکەی جەنابەت زۆر دروستە، چونکە ئێران استراتیژێکی بۆ خۆی داناوە، ئەوش ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لە ناوچەکە. ئێران چاوی لەوەیە کە دەباڵا دەست بێت لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی. هەر ئەگەر سەیری بۆ نمونە استراتیژی ئێران بکەین، ئەمریکای وەکو شەیتانی گەورە وەسف کردووە، هەر لەبەر ئەوە هەوڵ دەدات لە هەموو شوێنێک ڕوبەڕووی بێتەوە. هەر لەبەرەوەم پێم وایە ئەو شەڕی کە لە نێوان گروپەکانی بەرەی مقاومە ئەمریکا هەیە پەیوەندی بە غەزەوە نییە، هێندە پەیوەندی بە استراتیژی ئێرانەوە هەیە بۆ ڕوبەڕووبوونی ئەمریکا لە ناوچەکە. ئەمە مەبەستی سەرەکی گروپەکانی بەرەی مقاومەیە، ڕوبەڕووبوونی ئەمریکا و ڕوبەڕووبوونی وڵاتانی ناوچەکە. ئەوەی کە تا ئێستا ئەبینرێت هەڵوێستی ئەمریکا و کاردانەوەکانی بووە، دەگوترێت هەڵوێستی ئەمریکا زۆر سستە. ئایا ئەمە استراتیژیەتێکی ئەمریکایە بەرامبەر بەم جۆرە شەڕا کە نایەوێت شەڕەکە زیاتر پەرەبسێنێت یا لاوازی ئەمریکا بەرامبەر بە ئێران دەگەێنێت لەم شەڕە ناوچەیەی کە ئێستا ڕووی داوە؟ بەڵێ بێگومان لەگەڵ ئەو قسەی تۆ هاوڕام کە ئەمریکا ناوێت کە هێرشەکانی فراوانتر بکات یاخود ناوێت ڕوبەڕووبوونەوەکان چڕتر بمنەوە، بە تایبەتی ئەو ڕوبەڕووبوونەوەی ئێستا هەن لە ناوچەکانی عێراق لە دەریای سوور. بۆ نمونە ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتیان دروست کرد بۆ ڕوبەڕووبوونی حوسیەکان لە دەریای سوور، کە ئێستا جموجوڵی حوسیەکان کاردانەوەی شەڕی غەزەیە. بۆ نمونە ئێمە دەڵێن کە ئەو کارانەی حوسیەکان دەکەن لە دەریای سوور زۆر ترسناکە. هەروەها لە لایەکی دیکەوە ئەوەشمان لەبیر نەچێت کە جاربەجار پێکدادان هەیە لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیلدا. هەر لەبەرەوە ئەمریکا ناوێت کە شەڕەکە زۆر فراوان بێت، ناوێت شەڕەکە ئاگر بسێنێت لە هەموو لایەکەوە، چونکە گروپەکانی نزیک لە ئێران کاردانەوەیان هەیە بێت یاخود هەژمونیان دەبێت. ئەمریکا لە چوارچەوەی لێدان لە چەند پێکێکدا خۆی دەگرێت. استراتیژیان هەیە، گوشارێکی زۆر لەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەیە بۆ پاراستنی بنکەکانی هاوپەیمانە. لە لایەکی دیکەوە داوای دەرچوونی ئەمریکا لە عراق دەکرێت. ئایا ئەم گوشارانەوە دەکات ئەمریکا باسانی عراق بەجێ بهێڵێت یا بژاردەی دیکە دەگرێتە بەر؟
بەڵێ بڕوام وانە کە هێزەکانی ئەمریکا بەم ئاسانیە بڕۆن چونکە هێزەکانی ئەمریکا لە چوارچێوەی ڕێکەوتنێکی استراتیژیدا لە عێراقن. ساڵی 2010 بە ڕێزمالێکی ڕێکەوتنێکی لەگەڵ ئەمریکەکان واژۆ کرد لە چوارچێوە ڕێکەوتنی استراتیژی کە ڕێگە بە مانەوەی هێزەکانی ئەمریکا دەدات لە ناوخۆی عێراقدا. کەواتە ئەمە یاسایە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە یاسا کراوە، ناتوانرێت دەریان کە ئیلا بە یاسا و قانون نەبێت. ناتوانریت هێزەکانی ئەمریکا دەربکەیت جگە لەوەی کە تۆ دانوستانێکی دوور درێژیان لەگەڵ بکەیت و ڕازیان بکەیت بۆی کە خاکی عێراق بەجێ بێڵن. پێم وانێ کە ئەمریکا بە ئاسانی عێراق جێبێڵە چونکە کۆمەڵێکی زۆر ئامانج و پێگەی استراتیژی هەیە لە ناوخۆی عێراقدا. ئەمریکا پێویستی بە عێراقە بۆ ئەنجامدانی کارە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەبینین کە ئەمریکا دەیان هەزار سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە پارێزگاری لە بەرژەوەندی استراتیژیەکانی خۆی دەکەن. عێراقی یەکێکە لە وڵاتانەی کە ئەمریکا بەرژەوەندی استراتیژی خۆی تیا دەبینێتەوە چونکە عێراق دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پێم وانە ئەمریکا ئێستا بێوێت کە عێراق بەجێ بێڵێت. ئەمریکا هەوڵ دەدات کە پەیوەندی فراوانی استراتیژی لەگەڵ حکوومەتی عێراقی هەبێت. پێم وانە کە ئەو بانگەشەی گروپەکان دەیکەن بۆ دەرکردنی ئەمریکا بەتایبەتی و بانگەشانەی بەرەی مەقاوەمە ناچێتە خزمەتی چوارچێوەی بەرژەوەندی نیشتیمانی عێراقەوە بەڵکو دەچێتە خزمەتی ئامانجەکانی ئێرانەوە. باشە دکتۆر غازیە گەرم هێرشانە بەو شێوازە بەردەوام بن و عێراق نتوانێت کۆنتترۆلی ئەو ملیشیانە بکات کە هێرشی سەربنکەکانی هاوپەیمانان دەکەن. ئەگەری هەیە ئەمریکا سزای ئابووری عێراق بدات؟ بەڵێ ئەوە پەیوەستە بە هاوسوکەوتی حکوومەتی عێراقەوە چۆن دەتوانێت ڕێڕەوێکی هاوسەنگ بگرێتە بەر لەگەڵ ئەمریکایە، چۆن دەتوانێت سیاسەتێکی نەرم بەرامبەر سیاسەتی ئەمریکی بگرێتە بەر چونکە ئەمریکا ڕوونی کردووەتەوە کە ئەمریکا مافی ئەوەی هەیە بەرگری لە خۆی بکات لە چوارچێوەی مادەی 50 ڕەشنووسی نەتەوە یەکگرتووەکان. ئەمریکا مافی ئەوەی هەیە کە بەرگری لە بەرگری لە سەرباز و ئاسایشی خۆی بکات لە عێراق. ئەمە بەپێی یاسای نێودەوڵەتی. ئەمریکا هێزێکی هاوڕێیانەی لە ناوخۆی عێراقدا هەیە بەپێی ڕێکەوتنێکی استراتیژی. بۆیە ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت دەکەوێتە سەر ئەوەی ئایا حکوومەتی عێراقی تا چەند زیرەکانە تا چەند نەرم و نۆڵانە مامەڵە لەگەڵ حکوومەتی ئەمریکا دەکات چونکە ئێستا ئەوەی هەیە پێویستی بە گفتوگۆیە، پێویستی بەوەیە کە بە شێوەی گفتوگۆ هەردوو لە ڕێکارەکان بگرنە بەر. پێشتر واشنگتن هۆشداری دابوولەوەی کە بەرگری لە خۆیەکات. واشنگتن ئاماژەی بەوە دابوو کە نایەوێت بەغداد ببێتە گۆڕەپانێکی دیکەی جەنگ لە ناوچەکەدا، نایەوێت بەغداد ببێتە حکوومەتێک دژی ئەمریکا بێت. ئەمریکا دەوێت هاوڕێی عێراق بێت. زۆر باشە. بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە کالیفۆرنیاوە لەگەڵمان بووی. سپاس.